بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی خزمەت خی پروردگار دەرفەتی پێبەخشینەوە بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە لە ئەڵلقەی ئەم جارەماندا لە ئیدارەی گەرمیانین لە ناحیەی پێباس کە باوەنووریشی پێوترێ لە خزمەت بەڕێز عەدنان عەلی محەممەد بەڕێوبەری ناحی پێبازین کە لەسەر لیستی خزمەت لە پشتی کۆمەڵی ئیسلامی بەڕێوبەری ناحەیە. کاک عەدنان سڵاوی خوات لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی خزمەت. عەلەیکە سەلام ورحمەت الله وبەرەکاتوه و بەخێر بن سەر چاو. زۆر سوپاس. ئەگەر لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەین بۆی کە جگە لە دانیشتوان و خەڵکی ناوچەکە و بینەران کە لێرەن شارەزان ناحی پێبازیان باوەنور دەکەوێتەوە، ئەمێ بزانم لە ڕووی جوگرافیە و ناحی پێباز دەکەوێتە کوێی هەرێمی کوردستانەوە، ئەم ناحەیە لە چەند گوند پێگاتووە و لەکەیەوە ناحەیە و بۆ دوو ناوی هەیە، هەم پێباز هەم باوەنور. سەرەتا بە ناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی بەڕێستانەکەم وەکو بەرنامەی خزمەت وەروەها دەستخۆشی لە کەناڵی پەیامیشەکەین بۆم مەجاالەی کە ڕەخساندوێتی بۆ ئێمە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ماوەی ئەو فترەی کە نزیکەی ساڵێک و دوو مانگە لێرە دەست بەکار بووین ئەوەی کە پێمان کراوە بۆ بینەرانی باس بکەین ڕوونی بکەینەوە ئەوەشی کە پێمان نەکراوە ڕوونی بکەینەوە بۆچی پێمان نەکراوە. دووبارە بەخێر بن سەرچاو. ناحی باوەنور ئەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستانەوە سەر بە قەزای کەلارە و پاشن سەر بە ئیدارەی گەرمیانم. ناحی باوەنور ئێمە هاوسنوورین لە ڕۆژهەڵاتەوە ڕووباری سیروانوان هەیە، هاوسنوورین لەگەڵ ناحی مەیدان و پاشانیش سنووری ئێران دێت. لە ڕۆژ ئاواوە ناحەی ڕزگاری و ناحەی قادرکەرەم و ناحەی ئاوەسپی و ئەو ناحیانە هاوسنوورین لەگەڵیانە. لە باشوورەوە قەزای هاوسنوورین لەگەڵ قەزای کەلارە و لە باکووریشەوە قەزای دەربەندیخان و ناحەی شێختەویل و قەزای دەربەندیخان. لە هات سەبارەت بە ئەوەی کە ناحیەکەمان دوو ناوی هەیە، ناحەی پێباز و ناحەی باوەنور، کۆمەڵی ئاڕا هەیە. یەکێک لەوانە کاتی خۆی پێش ئەوەی ئەم ناوچەی ئێمە باوەندر بکرێت بە ناحەیە فەرمانی دەرچوونی ناحەیە بۆ بانی پێواز دەرچووە کە گوندێکە ئێستا سەر بە ناحەیە لە بانی پێواز. و سەبارەت بە ناحەی باوەنور لە کۆنەوە کەسی مەرقەدێک هەبووە لە ناحیەکەمانە لە گۆڕستانی باوەنوران نێژراوە و ناوی باوەنور بووە. بە ناوەکەش یادەر ئەکەوێت کە ئەمە یەکێک بووە لە ڕێبەرانی ئاینی کاکەیی وەکو لە شوێنەکانی تریشا هەیە. لە قەبی باوە بە هەموو کەسێک نادێت لە ڕێبەر لە ناو کاکەیە ئیلا قۆناغێک لە قۆناغەکانی بڕیبەوە وەکو باوە شاسوار و باوە مەحموود و باوە گوڕگوڕ و چەند باوەیەکی تریش لە شوێنەکانی ترا هەن. ناحی باوەنور لە ساڵی 1937 دوو ئاڕا هەیە، یەکێکیان دەڵێت لە 12/1/1937 یەکیان دەڵێت لە 22/1/1937 بووە بە ناحەیە و ئەم ناحەیە ئێمە نزیکەی 72 گوندی لەسەر بووە، ژمارەیەکی زۆر گوندی لەسەر بۆ، بەڵام بەهۆی ئەوەی کە لە ساڵی 2004دا ناحەی شێختەویل دروست کراوە کە پێشووتر گوندێک بۆ سەر بە ناحەی پێواز بووە، نیوەی گوندەکانی ناحەی پێواز خراوەتە سەر ناحەی شێختەویل. لە ئێستادا ئێمە ناحەی پێواز 29 گوندی لەسرە. ژمارەی دانیشتوان چڕی دانیشتوان لە گوندەکانە و ناو سنتەری ناحەکەیە چۆنە؟ ناحەیەکە قەرەباڵغە یان نەخێر لە ڕووی چڕی دانیشتوانەوە کەمە؟ ئێمە ناحەی پێباز لە ڕووی چڕی دانیشتوانەوە نزیکەی 8,000 نەفەری تێدا دەژی بە گوندەکانیشەوە بە تەنها بەڵێ و نزیکەی پێم وابێ 350 خێزان لە سنووری ناحەیەکەمانایە و لەو 29 گوندە نزیکەی ببرە 320 خێزان لە گوندەکانی دەوروبەری ناحەی پێبازا هەیە، نزیکەی 1000 بۆ سەرەوە خێزان لە ناو سنووری ناحەیەکەمانە هەیە. زۆر باشە. لە ڕووی ئیداریشەوە ناحەی پێباز سەر بە ئیدارەی گەرمیانە وانە؟ ناحەی پێباز سەر بە قەزای کەلار و ئیدارەی گەرمیان. زۆر باشە. ئەگەر بینە سەرەوەی کە بزانین دانیشتوانی هەم سنتەری ناحەیە هەم گوندەکان بەچی و سەرقاڵن، لێوە دەپرسم ڕۆڵ و گرنگی و پێگەی ناحەی پێباز لە چیدایە؟ ینی دانیشتوانی هەم سنتەری ناحەکە کە جەنابەت ئاماژەت بۆ کە لە ناو سنتەری ناحەکە نزیک بە 1000 خێزان
ینی لانی کەمە کاتە نزیکی 4-5 کەس دانیشتوو. ئەمە بەچیەوە سەرقاڵن و دانیشتوانی گوندەکان بەچیەوە سەرقاڵن لە ڕووی جوگرافیاوە ئێرە ئەم ناحێت دەتوانێت خەڵکەکەی لەسەر چی خۆی بژێنێت؟ کشت و کاڵیە، ئاژەڵداریە، مەرزی لەسرە چی؟ بەڵێ ناحی باوانور طبعا وەکو سنووری مەرزی هیچ سنوورێکی مەرزیمان نییە، بەڵام زۆربەی زۆری دانیشتوانی گوندەکانمان و بەشێک لە دانیشتوانی ناحی باوانوریش سەرقاڵن بەکاری کشت و کاڵ و ئاژەڵداریەوە و گرنگی شوێن هەڵکەوتەی ناحەکەمان ئەوەیە کە لەسەر شەقامی سەرەکی سلێمانی بەغدایە، بەهۆی ئەوەشەوە خەڵکێکی زۆر ڕویان لە کەسابەت و دوکانداری کردووە لەسەر ئەم ڕێگا سەرەکیە و ئەتوانین بڵێن زۆربەی زۆری گەنجانی ناحیەکەمان لە ماوەی ڕابردووە پشتی بە دامەزراندن بەستەوە و پشتی بە حکوومەت بەستەوە، لەبەر ئەوەی ناوچەکەمان ناوچەیەکی پیشەسازی نییە بۆ ئەوەی هەلی کاری تیا بڕەخسێ و هەروەها ناوچەیەکی سیاحیە، بەڵام لەبەر ئەوەی ئیشوکاری بۆ نەکراوە نەتوانراوە سوود لەو ناوچە گەشت و گوزاریە وەربگرێت و خەڵکێک تایە سودمەند بێت و هەلی کاری تیا دەست بکەوێت. باش باس لەوە کردوتە بە زۆری بە ئاژەڵداری کوشت و کاڵەوە سەرقاڵن. دەپرسم زەوی کوشت و کاڵی لەبار و فراوان لە سنووری ناحەکە بوونی هەیە بۆی کە بەکاربێنرێ بۆ کوشت و کاڵ و زیاتر سەرقاڵی چ جۆرە کوشت و کاڵێکن؟ بەڵێ بەتاکید هەیە زەوی کشت و کاڵی لە سنووری ناحەکەمان و لە سنووری لادیەکان گوندەکانە هەیە، زیاتر ئەم زەویانە بەکارێنێ بۆ چاندنی دانەوێڵە، بۆ چاندنی گەرم و جۆ و لە ئەو شوێنانی کەوا نزیک ڕووباری سیروانە زیاتر بۆ ئیشوکاری بۆ کشت و کاڵی بەراوی بۆ مەرەزەکردن و هەندێک ئیشوکاری تری بەراوی بەکاردێنرێت. مەرزش لە سنوورەکەی ئەکرێت، بەڵام بەو ڕێژە نییە کە بڵێن پێی بەناوبانگە. زۆر باشە. سیروان، ئاوی سیروان، ڕووباری سیروان بە سنووری ناحەکەی ئێوایە تێپەڕێ. ئەم تێپەڕینی ڕووباری سیروانە چه سوود و قازانجێکی گەیانوە بە دانیشتوانی سنوورەکە لە هەموو ڕووەکانەوە؟ ینی ئەو سوودانە چین کە بەهۆی تێپەڕینی ڕووباری سیروان بە ناحەکەتانە ئێوە وەکو ئیدارە و هەمووکو دانیشتوان سووتان لێبینەوە یان بە پێچەوانەوە هەندێک گرفت و سەرئێشە و زەرەریشی بۆ ئێوە هێناوەتەکایەوە؟ بەڵێ بەتاکید بوونی ئاو بوونی ڕووباری سیروان لە بە سنووری ناحەکەمانە تێ ئەپەڕێت، سوودێکی زۆری هەبووە بۆ دانیشتوانی ناحەکەمان، چی بۆ کشت و کاڵ، چ بۆ ڕاوماسی کە ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە سوودیان لێبینیەوە بۆ ڕاوکردنی ماسی و بۆ جوانی سروشت و سروشتی ناحەکەمان ڕۆڵێکی بەرچاوی هەیە و ئەکرا سوودی زیاتری لێ وەربگیرایە لە ڕابردوودا بەهۆی ئەوەی مەجالێکی بەرفراوانی تایە بۆی بکرێت بە شوێنێکی گەشت و گوزار و بتوانین لە ڕووی گەشت و گوزاریشەوە ئیسفادەی لێ بکەین. بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێ و بە تایبەتی لەم ساڵانەی دواتردا کۆمەڵی کارگەی شەولم لەم سنوورەمانە هەیە کە بەداخەوە زۆر جار سروشتی جوانی ئەو ڕووبارە و سروشتی ناحەکەمانیان گۆڕیوە. ئەوەی پێوترێ غەسالەکان سەر ڕووبارەکان گرفتان بۆ دروست بۆ لەگەڵیانە؟ بەڵێ ئەم کارگەی شەولمانە سەرڕایەوەی کە چەند زۆر جار لەلایەن بەڕێوەبەرایەتینە و دوکانزاکانەوە کە ئەوان مۆڵەتیان پێدەن و سەرپەرشتیانەکەن شوێنیان بۆ دیاری ئەکرێت تەجاوز ئەکەن لەو شوێنی کە بۆیان دیاریکراوە و ئەوانی شەڵەسن بە غەرامەکردیان، بەڵام هەر بەردەوامن و زۆر جار ئەو غەسالانە نزیک بوونەتەوە لە جادەی سەرەکی سلێمانی کەلا. ئێستا هاتین بۆ ئێرە بۆ تۆمارکردنیان بەرنامە فعلەن لە نزیک کە نزیک بووینەوە لە بابڵێن ناحەی پێباس بینیمان ینی ئەو حەفارانی کە ئیش لە ڕووبارەکە یاکەن چەند مەترێک چەند سەد مەترێکی زۆر کەم لە شەقامە سەرەکێکەوە دوورن و نزیک بوونەتەوە ئەوەی کە پێوترێت سنووری ڕێگەوبانەکە. ئەمە هۆکاری چیە بۆ ئێوە ڕێیان ینی ئەمە بەو شێوازە بێت؟ بەڵێ ئەوەی کە پێویست بووە لە ئیجراعات بەرامبەر ئەو کارگەی شەولمانەی کە لەو شێوانانایە ئیشەکەن ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ناحەیە سەروی خۆمانمان لێ ئاگادار کردو و ئیجراعاتمان کردووە.
یەکێک لەو کارگەی شەولومانی کە ئێستا ئەتوانین بڵێن مەترسی دروست کردووە بۆ جادەی سەرەکی و لە محەڕەماتی جادای ئیشەکات کارگەیەکی شەولمە لە نزیک گوندی ئاوەخێڕی. ئێمە چەند جارێک نووسراومان بەرز کردوتەوە بۆ سەری خۆمان قایمقامێت و ئیدارەی گەرمیانمان لێ ئاگدار کردوتەوە لەو ڕۆوە هەر لە هەفتەی ڕابردووش تا جارێکی تر من بۆ خۆم نووسراوم کردو بردومە بۆ قایمقامێت و پاشانی بردومە بۆ ئیدارەی گەرمیان بۆەوەی ئیجرائاتێکی قورس لەگەڵ ئەو کارگەی شەولمانە بکرێت بۆ ئەوەی زەرەر بە جادەکە نەگەێن. جگە لەوە زۆربەی کارگەی شەولم لە سنووری ناحەکەی ئێمەیە بوون بەهۆی لێڵبوونی ئاوی سیروان کە ئەمەش زۆر جار ئێمە سەرچاوی ئاوی ماڵانمان پاڵاوگەی ئاوی ماڵانمان لەسەر ڕووباری سیروانە زۆر جار بە تایبەتی لە وەرزی زستانە گرفت دروست ئەەکەن ناتوانێت ئاوی پاک بگەێنرێ بە ماڵەکان ئاوەکە لێڵەوەی زەرر بە سامانی ماسی ژەگەێنە لە ناو ڕووبارەکە. گرفتێکە دروستەکە کاک عەدنانەوەی کە زۆر جار ئەو غەسالانە کاتێک لە شوێنەکەی ژەکەن وازان بە پێ ڕێنمایەکان دەبێت سنوور بۆ شوێنەکەی خۆیان دیاری بکەن و هاوڵاتیان و گەشتیاران لەوە ئاگادارکەنەوە کە لێرەیە چاڵێک حەفرێک هەڵکەنداوە بەڵام زۆر جار ئەمە ناکەن یا دای ناپۆشنەوە چاڵەکان لە کاتی مەلەکردنی هاوڵاتیانە کارەساتی دڵتەزیێنەکەوێتەوە تا چەند ئێوە توانیوتانە لە ڕێگەی دەستگا پەیوەندیدارەکانەوە و لە ڕێگەی بەڕێوەبەراتی ئاسایش و پۆلیسەوە زەخت بکەن لە غەسالە ئەو کارگانی چەولم کە هەم نزیک جادەکە نەکەونەوە هەم کاتێک ئیشەکان ڕێنمایەکان پەیڕەوکەن. بڵێ لەو حاڵەتانەیە کە کارگەی چەولم هەڵەسن بەو کارانە ئەوان بەپی ڕێنمایی جیۆلۆجی و بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان ئیش ئەەکەن. بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان ڕێنمایان بۆ دەرەکات چۆن ئیش بکەن. کاوێ بە هاوڵاتی تێ بکە ئەوە ئێوە نین وەکو ئیدارە وەکو بەڕێوەبەری ناحەیە مۆڵە دێن بە غەسالەکان؟ نەخێر نەخێر لە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان مۆڵەتیان پێ ئەدرێت و شوێنیشیان بۆ دیاری ئەکرێت بە سنووریان بۆ دیاری ئەکرێت کە بۆتان هەیە تەنها لەم سنوورەیە مەواد دەربێن. بەڵام ئەوەی کە لەسەر ئێمە هەندێک جار ئەو کارگەی شەولمانە تەجاوز دەکەن لەو سنوورەی خۆیان ئێمە ڕایەنەگرین ئیشەکانیان ڕائەگرین و سەروی خۆمان ئاگدارەکەینەوە ئەوانیش بە لیژنەیەک زۆر جاردێن سەردانیانەکەن و ئیجرائاتی خۆیان لەگەڵاک. زۆر باشە مادەم هەر باز لە ڕووباری سیروانە بێگومان هەم خەڵکی ناوچەکە هەم گەشتیار کە ڕوو لێرەکەن بۆ بەسەربردنی کاتی خۆش بێگومان مەلا ئەکرێت لە ڕووبارەکەیە و هەندێک جار دەبیستین کە بەداخەوە حاڵەتی نەخوازرا و خنکان ڕوئەدات. ئێوە لێرە لە بەڕێوەبەراتی ناحەی پێباس تیمی غەواستان هەیە بۆی بە فریای کەسێک پێوێت کە ئەو حاڵەتەی لێ ئەقەومێ؟ بەداخەوە تا ئێستا لە سنووری ناحەکەی ئێمە هیچ غەواسێکمان نییە کە ئەوەی کە هەیە لە قەزای کەلارە لە بەڕێوەبەراتی ئاگرکوژێنەوەی کەلارە ئەگەر حاڵەتێکی نەخوازراوی لەو بابەتە ڕوو بدات داوای هاوکاری لاوانەکەین. جاتا لە کەلارەوە گاتە ئێرە کاتێکی زۆری ناوێت بەدڵنیاییەوە بەڵامی تر تا ئێستا لە ناحەکەمانەوە نەداوە تیمێکی غەواسی تایب لە ناحەکەتانە هەبێت. من پێم وابێ نەک لە سنووری ناحەکەی ئێمە لە ناحەکانی تریشا ئەوە نییە. تیمێک هەیە بە تەنها لە بەڕێوەبەرایەتی ئاگرکوژێنەوەی کەلار و زۆر جار لە داوای هاوکاری لەوێ ئەگرێوتێن بە دەم ئەو ڕووداوانەوەی کە ڕووەدا لە سنوورەکەمانە. بەڵام خۆشبەختانە تاوەکو ئێستا لەوەتی من لێرم لە سنووری ناحەی پێبازە حاڵەتی لەو جۆرە ڕووی نەداوە. ئینشەڵڵا هەرتا جەناب لێرە ئەبیت حاڵەتی ڕوونایەت و لە هیچ شوێنێکیش ڕوونایەت. باشە با بینە سەر ناحێ بێگومان تەنها بریتی نییە لەوەی کە بەڕێوەبەراتی ناحێ و ناحێ بوونی هەبێت ئەبێ کۆمەڵێک فەرمانگەش بوونیان هەبێ بووی کاروباری هاوڵاتیان بە باشی و بە ئاسانی بەڕێوە بچێت. لە سنووری ناحێکی ئێوەیە ئەو فەرمانگانە چین کە زەڕورن و هەن و بە دیوێکی تریشانە ئەو فەرمانگانە چین کە زەڕورن بەڵام لە ناحێکی ئێوە بوونیان نییە ئێوە هەوڵتان داوە سەروی خۆتان ئاگادارکەنەوە و ئەو بەڕێوەبەراتی فەرمانگانەش بێنە ناحێکەتان. بەڵێ لە سنووری ناحەکەی ئێمە لە ئێستادا 17 فەرمانگەمان هەیە. ئەتوانین بڵین ئەوەی کە نییە فەرمانگە لە سنوورەکەی ئێمە کەمە. زۆربەی زۆری فەرمانەکان هەیە لە سەرۆکایەتی شارەوانی پێباز لە ئاسایش لە پۆلیس لە دارستان لە ئاگرکوژێنەوە لە هاتوچۆ لە نەفوس زۆربەی زۆری فەرمانگان لە سنووری ئێمە ئەوەی کە نییە و ئێمە لە بەرنامەماندا هەبووە کە بینە ئەیرە و هەوڵی بۆ بدەین بهێنین ناو ناحەکەمانەوە
فەرمانگەی دادنووسی بووە کە لە سنووری ناحیەکەمانە نییە ئەمەش ئەم فەرمانگەت پێویستیەکی هاوڵاتیان دابینەکە و ڕایەکەوە دەتانەوێت لە بەرنامەتانە هەیە فەرمانگەی دادنووس بهێنە ناحیەکەتان. بەڵێ ئێمە لە بەرنامەمانە هەبوو لە بەرنامەشمانە ئەبی هەیە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە بکرێ هەوڵمان داوە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لێرەوە فەرمانگەیەکی دادی بێن نێرە بەڵام ئەم فەرمانگەی دادی لە ئێستادا ئێمە شوێنیشمان بۆ دابین کردووە بۆ ئەوەی ئەگەر فەرمانبەرمان بۆ دا بمەزرێنن لەو شوێنانە ڕاستەخۆ بچنە بینایی خۆیانەوە دەوامی خۆیان بکەن وە کێشە و گرفتێکی زۆر بۆ خەڵکی سنووری ناحەی پێباز و شێختەویل و دەوروبەریشی دروستەکە بە گوندەکان هەموویەوە کە ئەمانە ئەگەر ئیشێکی دادنووسیان هەبێت پێویستە ڕێگایەکی دوور ببڕن بچن بۆ قەزای کەلار لەوێ ئیشەکانیان ڕاپەڕێن ئەگەر لە باوەڕا هەبێت بە تەئید کاراسانەیە بێ بۆ دانیشتوانی ناحەی باوەنوور و ناحەی شێختەویل و گوندەکانی دەوروبەری بە شێوەی ویست. زۆر باشە. هەر بە لەناو سندری ناحەکە بمێنینەوە پرۆژە خزمەت گوزاریەکان چین کە هەیە بۆ نمونە تۆڕی کارەبا شەبەکەی ئاو ئەو مەشروع و ئەو پێداویستیانی بۆ گەنجان چ گۆڕەپانی یاریکردن بێ چ با بڵێن کتێبخانە بێ هەیە لە ناو ناحەکەتانە یان نا؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە لە ناحەکەمانە ئێستا دوو یاریگای تاتان و یاریگایەکی گشتی هەیە کە ئەمە ڕێژێکی زۆری گەنجانی ناحەکەمان سەرقاڵن پێوەیەوە و هەروەها لە ڕووی کارەبا و لە ڕووی ئاویشەوە ئەتوانین بڵێن ناحەکەمان دەگمەنە لە هەرێمی کوردستانە کە لە ڕووی کارەباش و لە ڕووی ئاویشەوە باش بێت. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لێرە گرفتمان بۆ دروست بوو لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی دەست بەکاربوونمانەوە بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی باوەنوور هاتە لامانوتی لە سبینەوە ئێمە ناتوانین ئاودین بە هاوڵاتیان وتم هۆکارەکەی وتی لەبەر ئەوەی ئاگدار کراوینەتەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی خۆمانەوە گازمان بۆ سەرف ناگرێت پێشووتر گازی بۆ سەرفەکرا مانگانە بڕی 6,000 10,000 12,000 لیتر گازی بۆ سەرفەکرا بۆ ئەوەی بتوانێت ئاو بگەێنرێ بە ماڵان کە من هاتمە ئەیرە پرۆپۆزەڵی پرۆژەیەک هەبوو بۆ گەیاندنی کارەبای گشتی واتە کارەبای بەردەوام بۆ پاڵاوگەی ئاوی باوەنوور ئێمە لەخوا بەزیا بێتوانیمان لەو فترەی لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە هەوڵێکی جدیماندا و پرۆژەکەمان بەگەر خستەوە و ئێستا کارەبای بەردەوامی هەیە کێشەی دابینکردنی گازمان نەماوە لەو کاتێشتا کە ئەم کێشەیە ڕوبەڕووی من بوویەوە من نووسراوم کرد و سەردانی قایمقامەتی قەزای کەلارم کرد بە سوپاسەوە ئەویش بەڕێوەبەری ئاوی دەوروبەری گەرمیانی ئەو کاتەی بانگێش کرد و لەو فترای کێشەکەمان بە شێوەیەکی کاتی چارەسەر کرد و گازی بۆ دابین کرا تاوەکو توانیمان هێڵی کارەبای بەردەوام ڕابکێشین بۆ پاڵاوگەکە و ئێستا کێشەمان دێ لە ڕووی کارەباشەوە ئێمە توانین بڵێن باوەنوور لە ئێستادا 24 سعات کارەبای هەیە بە کارەبای مۆلیدەشەوە بە کارەبای مۆلدەوە کارەبا بڕان لە سنووری ناحەکەمان ناکەمە لە هاوینیشتا بە زۆریش ئەروا بووە و توانیمانە ئێمە لە سنووری ناحەکەمانە کەمترین نرخ بۆ کرێی کارەبای مۆلیدە ئەهلیەکان دابنین زۆر جار لە قەزا و ناحەکانی دەوروبەرمانە 9,000 دینار دانراوە بۆ ئەمپێرێک ئێمە لە باوەنوورە لە 6,000 و 6,500 تێپەڕینە سەبارەت بە کتێبخانە و بنکەی تەندروستی ناحی باوەنوور لە چه ئاستێکایە؟ ئێمە لە باوەنورا کتێبخانەیەکی گشتیمان هەیە بەڵام ئەم کتێبخانە تاوەکو ئێستا جێگە و ڕێگەی شیاوی نییە بۆ ئەوەی خوێنەر استفادەی لێ بکات لە ناو دوو دوکانی کۆندا کە دراوەت دەمیە کتێبخانەکەمان لەوێدا کراوەتەوە و بۆکو پێویست خوێنەر ناتوانێت استفادەی لێ بکات بۆ شوێنێکتان نییە فەرمانگەیەک بەشێک شوێنێک گۆڵێک کە ئەو کتێبانی تیا تەرتیب بکەن؟ بەڵێ ئەوەی کە ئێمە بە نوقسانی ئەزانی لە ناحەکەمانە بوونی فەرمانگەیە بوونی بینای تایبەتە بە چەند فەرمانگەیەک لەوانە ئێستا زۆربەی 4 بۆ 5 فەرمانگەمان لە فەرمانگەی ئاو لە فەرمانگەی ڤێتەرنەری لە فەرمانگەی هاتوچۆ لە ناو بینایەدان هەروەها کتێبخانەی گشتیش یەکێکە لەو فەرمانگانی کەوا لە نێوان دوو دوکاندا بەڵام ئێمە سنتەرێکی ڕۆشنبیریمان بۆ دروست کراوە لە باوەنورە ئەم سنتەری ڕۆشنبیریە بە شێوەیەکی مۆدێرن و جوان دروست کراوە و توانای ئەوەی هەیە کە دووسێ فەرمانگە لە خۆی بگرێت بە کتێبخانە و بە فەرمانگە ڕۆشنبیری پێبازەوە تاوەکو ئێستا ئێمە تەنها لەسەر گەیاندنی کارەبا ماوین بۆ ناو بینایەکە کارەبای بینایەکەش کاتی خۆی کە
پرۆژەکە دانراوە موافقی لەسەر کراوە گەیاندنی کارەبای نیشتمانی بۆ ناو بینایەکە لە ئەستۆی مقاولدا نەبوو ئەوە ئێستا گرفتی بۆ دروست کردوین لە ئەستۆی ئیدارەی گەرمیاندا هەبوو لە دەست بەکاربوونمەوە تاوەکو ئێستا نزیکەی دەجار بۆ خۆم ڕۆیشتوم و کتابیشم کردووە دووسێ جار لە ڕێگەی قایمقامێتەوە بۆ ئیدارەی گەرمیان بۆ گەیاندنی کارەبا بۆ بینایە بۆ ئەوەی بتوانین کتێبخانەی تێبخەین فەرمانگەی ڕۆشنبیری تێبخەین و خەڵکی ناحەکەمان ئیسفادەی لێ بکات. ئەوەندەی من ئاگادار بم ئێستا لە ئیدارەی گەرمیان لە هەفتەی پێشوو لەوێ بووم بۆ بابەتە ڕۆیشتوم لە ئیدارەی گەرمیان لیژنەیەکی بۆ دروست کراوە نوێنەری ئیدارەی گەرمیان و کارەبای گەرمیانی تایە بەڵام پیان ڕاگەیاندین کە لە وەزارەتەوە فەرمانێکیان بۆ هاتووە لەمە دووە هیچ پرۆژەیەک بە تەنفیز مباشر نەدرێت بە خەڵک بۆیە ئێستا لە چاوەڕانی ئەویان چارەسەرێکی تری بۆ زۆر باشە. ئەی سەبارەت بە گوندەکانی سنووری ناحەکەتان ئەوان کێشە و گرفتیان چیە؟ بنکەی تەندروستی لە کارەبای نیشتیمانی لە ئاو پرۆژەی ئاو لە نازانم جۆگەی کشت و کاڵی ئەوەی ئاوی پێگوازرێتەوە بۆ سەر ینی ئەوان کێشە و گرفتیان چیە گوندەکان بە شێوازێکی گشتی؟ بەڵێ ئێمە تا ئێستا سنووری ناحەی پێباز 29 گوندی لەسرە لە کۆی ئەم 29 گوندە ئەتوانین بڵێن دانەیەک یا دوو دانە کارەبای نیشتمانی بۆ نەڕۆشتووە. کارەبای نیشتمانی گەیەنراوەتە زۆربەی گوندەکانی ناحەی پێباز لە کاتی دەست بەکاربوونم لە ساڵی ڕابردووە لە مانگی دەیە گوندی هەوارە ڕقەمان هەیە کارەبای نەبووە کارەبامان بۆ ڕاکێشاوە و گوەرگرتنی سەرەتایی و کۆتاییشی بۆ کراوە ئێستا کارەبایان هەیە. ئەو گوندانەیشی کە لە سنووری ناحەکەمانە کارەبای نییە مۆلیدەمان بۆ دابینکردن و لە ڕێگەی مۆلیدەوە کارەبایان هەیە تەنها یەک دوو گوند نەبێت کە ئەویش چۆڵە و هیچ کەسێکی تیادا ناژێت. هەموو ئەو گوندانی کە باست کرد بنکەی تەندروستی و قوتابخانەیان تیا یان بەناچاری ئەگەر نەخۆشیان نەبێت دێنن ناو سنتەری ناحەکە یان مناڵەکانیان بۆ خوێندن لە گوندێکەوە بۆ گوندێکی ترچن یان لە گوندەکانەوە دێنە ناو سنتەری ناحەیە پێباس؟ زۆربیان تایەتی زۆربیان قوتابخانەی تایە بنکەی تەندروستی تایە بەڵام ئەوانی کە دوورە دەستن با بڵێن نزیک نین بە کەمیتایەتی یان قوتابیان کەمە بۆ نمونە گوندمان هەیە چەند ماڵێکی تایە 34 ماڵێکی تایە ڕەنگە 6 لەوەیان هەبێت نەکرێت قوتابخانەیەک بکرێتەوە بۆ 6 لەبە وەلەم دوایشا پێم وابێ بڕیارێک دەرچوو بوو ئەو گوندانەی کە نزیکن لە یەکەوە و تەلەبەیان کەمە قوتابیان کەمە هەمویان یەک تێگەڵ بکرێن و لە یەک قوتابخانەیە دەست بکەن. زۆر باشە. باست لەوە کرد زۆربەی زۆری فەرمانگەکان لە ناو سنتەری ناحەکەیە بوونی هەیە. جەناب دوو کەسی یەکەمی ئیداری لەم ناحەیە پەیوەندی لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەکان چۆنە؟ ئایا کاتێک جەنابەت فەرمانێک دەرەکەی بڕیارێک ئەدەی لەسەر بابەتێک قسەی خۆت ئەبێ تا چەند بەڕێوەبەری فەرمانکان هاوکاری تۆن یان نەخێر بە پێچەوانەوە لە بەرەوەی کە ئینتیمای سیاسی یان لاوەچێ لەگەڵ تۆ جیاواز بێ بیانەوە گرفتی بۆ دروستکەن؟ بەڵێ ئێمە لە سەرەتاوە توانین بڵێن بەهۆی سوء تەفاهمەوە لەگەڵ یەک دوو فەرمانگەیە تۆزێک ئیشکالێتمان هەبوو بەڵام لە ئێستادا لەخوا بەزەبێ لەگەڵ هەموو فەرمانگەکانە ئێمە پەیوەندیمان باشە هەر بڕیارێک ئێمە دەریەکەین ئەوان پابند پێوە هەر فەرمانێک ئێمە دەریەکەین ئەوان پابندن پێوە و زۆر سپاسیانەکەین دەستخۆشیان لێک بە ئاسایش و پۆلیسیشەوە کە بەتایبەت لەسەر مەسائلی تەجاوزات کاتێک ناحێ فەرمانێک دەربکە ئاسایش و پۆلیسیش لێرە هاوکاری تۆن یا بە پێچەوانەوە؟ بەدڵنیایەوە هاوکارن. زۆر باشە. بابینە سەرەوەی کە پەیوەندی تۆ وەکو بەڕێوەری ناحێ لەگەڵ هەم قایمقامی قەزای کەلار هەم لەگەڵ ئیداری گەرمیان چۆنە بزانین ئەم پەیوەندیانە چۆنە لە پێناو خزمەتکردنی خەڵکە؟ ئایا ئەوان کاراسانی بۆ جەناب دەکەن یان نەخێر بە پێچەوانەوە هەندێک جار ڕێگر و لەم پەرداانێن و دیسانەوە لەسەر ئەوان شۆ پەیوەندی جەناب لەگەڵ پارێزگاری سلێمانی چۆنە؟ بەڵام وەڵامەکەی پاش پشوێک لێ دووەرەگرمەوە. میێرانی بەڕێز و خۆشەویست خزمەت بەردەوامە پاش پشوێکی کەم ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان، من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت لە خزمەت زۆر بەڕێز کاک عەدنان عەلی محەممەد بەڕێوەبەری ناحەی پێباس باوەنور ئەم ئەڵقەیە تۆمارەکەین بزانین جەنابیان لە ماوەی دەست بەکاربوونیانە چه خزمەتێکیان بە دانیشتوانی ناحەکەیان گەیاندووە. پێش بشوەکە لێم پرسید کاک عەدنان
علاقت لەگەڵ قایمقامی قەزای کەلار لەگەڵ ئیدارەی سەرپرشاری ئیدارەی گەرمیان و پارێزگاری سلێمانی لە ڕابردووە چۆن بووە بۆی کە ئیش و کاروباری هاوڵاتیان و فەرمانگەکانی سنوورەکەی خۆت ڕاپەڕێنی؟ بەڵێ ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ پارێزگاری سلێمانیان نەبووە تاوەکو ئێستا لەبەرەوەی ئیشەکانی ئێمە زیاتر لەڕێگەی قایمقامیەت و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانەوەی لە ئیدارەی گەرمیان و تاوەکو ئێستا ئەتوانین بڵێن کار ئاسانیان بۆ کردوین هیچ ڕێگر نەبوون لەبەر ئەوەی لەبەر ئیش و کارەکانی ئێمە بەڵام ئێمە گلەی ئەوەمان هەیە کە ئەتوانرا باشتر بوونایە ئەتوانرا باشتر بوونایە گلەیت هەیە وەک پێویست باش نەبوون کامیان قایمقامی قەزای کەلاریان سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ئێمە زیاتر لە ئیدارەی گەرمیان وەکو باسم کرد لە پێشوە نەک ئەو ئیشەکانمان ئەوەستێ بەڵکو ئەکرا باشتر بووە بۆ نمونە ئێمە نزیکەی 9 مانگ دوای بابەتێک کەوتوین کە ئەوش گەیاندنی کارەبای نیشتمانی وەکو باسم کرد بە بینای سنتەری ڕۆشنبیری پێباز لە ماوەی 9 مانگا نەکرا ئێمە گرەی ئەوەمان هەیە بە حقت کە لە ماوەی ئەم 9 مانگەی من لێرە مەتوانین بڵین بە پرۆژەی زیاتر کراوە بۆ ناحیەکانی تر بە 99 ملیۆن دینار بە ڕێژەی زیاتر لە کاتێکە تێچوونی پرۆژەی گەیاندنی کارەبا بە سەنتەری ڕۆشنبیری پێباز 17 ملیۆن دینارە. زۆر باشە. چ لەمپەرێکت لە بەردەما هەیە بە شێوازێکی گشتی بۆ ڕاپەڕاندنی کارەکانت؟ بنمونە قەیرانی دارایی، بنمونە کەمی فەرمانبەر، کەمی فەرمانگە، چین ئەو لەمپەرانەکە لە بەردەمی تویان ڕۆژانە بوونە ڕۆتینیات لەبینی تۆ قایمقام لەبینی تۆ ئیدارە لەبینی تۆ پارێزگا چین ئەو گرفتانە؟ ئێمە لەخوا بەزیابێت توانین بڵێن گرفتێکی وا یا لەمپەرێکی وا لە بەردەم مانانیە کە ئیشەکانمانی پەک خست بێ بەڵام بەتەئەکید ئینسان لە هەر شوێنێک ئیشکا بێکەم و کورتی نابێت بێگرفت نابێت بێ کێشە نابێت گیر و گرفتەکان یا کێشەکانمان ڕەنگە شایانی ئەوە نەبێت کە باز بکرێت. ئێمە ئەگەر لە دیوانی ناحەی پێبازەوە لێرەوە سیر بکەین کە ئەمەش پەیوەندی بە قەیرانی دارایی وە هەیە لە دیوانی ناحەیە ئێمە تاوەکو ئێستا کارگوزارێکمان نییە بۆ ڕایکردنی ئیش و کارەکانی ناحیە کە ئەمە یەکێکە لە گرفتەکان و داواشمان کردو بەڵام تایسە بۆی قەیرانی داراییەوە نەتوانراوەشتر جەنابەت باسەکە لە سەرەتای بەرنامەکەیە زۆر دەمێکە پێباز ناحەیە ینی هەر لە سەرەتاوە نەی بووە؟ بەڵێ لەسەر هەی بۆ خانەنشین کراوە. بەڵێ لە سەرەتاوە هەی بووە لە ساڵانی ئەتوانین بڵین 2006 و لەو کاتەیە لە جیاتی دانەیەک دوانسیانێکیشە بووە بەڵام ئاخر دانیان من لە ڕۆژی 1 حوتی 2015 دەست بەکار بووم لێرە لە 1 حوتی 2015 ئەوش خانەنشین کراوە. زۆر باشە. لەمپەری سیاسی ئەمێ بەڕوونی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە جەنابێت لە پشکی کۆمەڵی ئیسلامی لە لیستی خزمەت بەرکەوتەی کۆمەڵی ئیسلامیە کە بەڕێوەبەری ناحیەی پێبازی بەرکەوتۆ کە جەنابێت لە بێگومان هەڵبژارنێکی نێوخۆی حیزبە لەگەڵ چەند بەڕێزێکی ترا منافەسەتان هەبووە کێبڕکەی هەبووە کاندید وگوی ئەم پۆستە وەرگیت و 2000 جەنابەت دەرچویت هیچ لەمپەرێکی سیاسیت هەیە لێرە کە بەڕاشکاوی لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان باڵا دەستە ئایا لەگەڵ بەرپرسی حیزبی یان بەرپرسی حکومی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان گرفتت هەیە لەمپەرت بۆ دروستەکەن یان نا؟ طبعاً هەمومان نەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورەیە باڵا دەستە و حیزبی دەسەڵاتە ئێمە سوپاسیانەکەین ئەتوانین بڵێن لەو فترەی کە ئێمە لێرەین هاوکار بوون نەوەک ڕێکردبن ئەگەر کێشەیەک هەبوو بێ لە نێوان فەرمانگەکان و بەڕێوەبەرایەتی ناحەیە هەوڵیان داوە چارەسەر بکرێ نەک کێشەکە قوڵتر بکەنەوە و دەستخۆشییان لەکەین هیوادارین لەسەر ئەو شێوازش بەردەوام لەبە پرسیارەکە بە دیوێکی ترە بۆ کۆمەڵی ئیسلامیش تا چەند کۆمەڵی ئیسلامی تەداخلی کاروبارەکانی تۆکە ڕێگرە لەوەی کە ئیشوکاری تۆ بەروپێشە یان هەندێک جار هەندێک ئیش هەندێک تەکلیفت لەیەکە کە لەوانەیە یاساییش نەبێت بۆ نمونە بیر لێدان بێ بۆ نمونە بەرپرسێکی کۆمەڵ کەسێک تەکلیفێکی ناقانونی لێ بکە ئەویش بە تەلەفۆنێک بە تۆ بڵێ مەڵبەندی گەرمیانی کۆمەڵ تا چەند بە ئاراستەی سلبی تداخلی کاروباری تۆکەن یان بە پێچەوانەوە. بەڵێ ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کۆمەڵی ئیسلامی و مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی پیان ڕاگەیاندوین کەوا ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانتان دەبین لە
کارە یاسایەکانە لە جێبەجێکردنی شوکاری یاسایە لە سەرکەوتنی کارەکانتانە و ئەوان بە ئەویان بە ئێمە ڕاگەیاندووە کە ئێمە فەرق و جیاوازی لە نێوان چینەکانی کۆمەلگا لە ناحیەکەمانە نەکەین لە ڕووی سیاسیەوە سەر بەچە حزبیەکەن ئێمە لە ڕووی قانونیەوە سەیری ئیشوکاری هاوڵاتیانەکەین ئەگەر سەر بە هەر لایەنێک بێت ئێمە سەیری بوعدە قانونیەکە یەکەین ئەگەر ڕێکە پێدراو بێت ڕێگەمان پێداوە ئەگەر ڕێکە پێدراویش دەبێت ڕێگەمان پێ نەداوە وە کۆمەڵی ئیسلامی لەوەتەی من لێرەم بۆ ساڵێک و 2 مانگە تا ئێستا هیچ قەرارێک یا هیچ فەرمانێک یا هیچ تەلەفۆنێکیان بۆ من نەکردووە بۆ ئەوەی کارێکی نایاسایی بۆ دۆستێک بۆ کەسێک بۆ لایەنگرێکی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکەما بکەم بە پێشەوانەوە بەڵکو هەر بە بەردەوام داکۆکیان لەسەر ئەوە کردووە کە بە شێوەیەکی یاسایی ئیشوکارەکان ڕاپەڕێن. زۆر باشە. شەقامی سەرەکی سلێمانی کەلار خۆت لە بەڕامگەشە ئاماژەت پێکرد کە دیسانەوە ڕێی بەغدای پایتەختی عراقی فیدراڵیش لەسرە بە ناوەڕاستی ناحیەکەی ئەوەیە تێپەڕێت. ئەم شەقامە یەکسایدەیەک ئاڕاستەیە و بە شەقامی مەرگ ناسراوە بە شێوازێکی گشتی ڕۆژانە لێرە و لەوێ دەبیستین لە میدیاوە کە ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنی تیا ڕۆیەوە هاوڵەتیان دەبنە قوربانی هەرچەنە لەوەی زۆر پەیوەندی بە جەنابتەوە نەبێت لەبەرەوەی لە سەروتەوەی بەڵام چی کراوە بۆی کە هیچنا ئەگەر هەموو ڕێگەکەش نەکرێتە دووسایید لە نزیک ناحیەکان لەو شوێنانی کە قەرەباڵغی تەیەکەوێت کە بێرایەت تێپەڕێ چەند سەد مەترێک چەند کیلۆمەترێک لێرە کە دەرەچێت کە پێشەوەی بگاتە ناو ناحیەکەیەوە هیچ نەبێت لەو مەسافانە کە قەرەباڵغی لەسەر بکرێتە دووسایید چیتان کردووە بۆ ئەمە؟ بەڵێ طبعاً جادەی دووسایید شەقامی سەرەکی ناو باوەنور ئێستا دووساییدە و بەرنامەش هەبووە ئەمە درێژە بکێشێ لە ڕابردووە دیزاین بۆ تەواوی ڕێگای سنووری نێوان دەربەنی خان کەلار کراوە بۆ ئەوەی بکرێت بە شەقامی دووسایید و لە ساڵی پاریشا بوو پێم وابێ کۆمپانیایەکی تورکی هات لە سنووری دەربەنی خان لە لای پردی قەترە لەوێ بنکەشیان دانا ئالاتیان هێنا بۆ ئەوەی دەست بەکار بکەن و شەقامی سەرەکی بکەن بە دووسایید و ئێمە لە ناو ناحەی باوەنورا شەقامی دووسەرەکیەکە سەرڕای قەیرانی دارایی کە حکوومەت نەیتوانی پارە بۆ کۆمپانیەکان دابین بکە بۆ تەواوکردنی دووسایدەکە بەڵام کۆمپانیەکان ئێمە دەستخۆشییان لەکەین کە هەستان بە تەواوکردنی دووسایدەکە و ئینارەی ناو باوەنور بۆ عەدنان تەنها ناو سنتەرەکە یعنی هەل لە ماڵەکە دەرچوویت نامێنێت لەو سەرکەی داخڵە بێگیتە ماڵەکان ئەنجابێتە دووسایت ینی من دەڵێم هەر ناحەیەک چەند کیلۆمەترێک لە دەروی خۆی لە پێش خۆی ئەگەر ئاوە وایە کەمتر ینی حاڵەتەکانی ڕووداوەکانی هاتوچۆ ینی ڕویانەدا بێگومان. بەڵێ ئێمە لە ڕابردووە دەست کراوە بۆی کەوا بکرێ بە دووساید و چەند کیلۆمەترێک لە پێش داخلبوونی ناحەی باوەنور و چەند کیلۆمەتێکی بۆ دەرچوون لە ناحەی باوەنور بەڵام ئێستاش کۆمپانیاکە ئالەتەکان و شتومەکەکانیان لە سنووری ناحیەکەمانەیە بەس چاوەڕێی ئەوەکەن کەوا حکوومەت بودجەیەکیان بۆ سەر بکە بۆی ئیشەکەیان درێژە پێ بدەن و دووسایدەکە تەواو بکەن بۆی قەیرانی داراییەکەەوە داراییوە ئەم دووسایدەی ئێمە لە ناحەی باوەنور و زۆر پرۆژەی تریش لە ناحیەکانی دیشاوە ساوە. زۆر باشە بە بڕۆی جەنابێت ئەو سێکتەرانە چین کە دەتوانرێت بهێنرێتە ناو ناحیەکەی ئێوە بۆی کە زیاتر گەنجان و دانیشتوانی ناحیەکە و گوندەکانی لێوە سوودمەند بن لە ڕووی کەسابەتەوە لە ڕووی پرۆژەوە چین ئەو سێکتەرانی کە ئەگەر بگونجێ قەیرانی دارایی ڕێبات بهێنرێنە سنووری ناحیەکەی ئێوە دەتوانین ئیسفادەی لێ بکەن. وەکو باسی شەکرد لێرە شوێنێکی گەشتیاریە ینی بە درێژایی ئەو ڕووبارە دەتوانرێت چەنەها شوێنی گەشتیاری و کەپر و ئەمانە دروستکرێ ینی بۆ ئەم شتانە لە ڕابردوو نەکراون کە ئێسێمە لەم قەیرانین چی بکرێ باشترە بۆ داهاتوو؟ بەڵێ بەتاکی دەکرا لە ڕابردووە زۆر سوود وەربگیرێت لە ناوچەی گەشتیاری باوەنور کە مسافەیەکی زۆری بەتەنیشتی ڕووباری سیروانەوە هەیە و لە ڕابردوودا دەستیش کرابەوە ئێمە لە سنووری ناحیەکەمانە دەستکراوە بە دروستکردنی بەنداوێک کە ئەم بەنداوە بەناوی بەنداوی باوەنورەوە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و کۆمپانیایەکی ڕۆمانیا گرێبەستەکەی ئیمزا کراوە لە ساڵی 2013 گرێبەستەکەی ئیمزا کراوە دەستیان بەکار کردووە و قەراری شوا بوو لە ساڵی 2019
ئیشەکەیان تاو بێ بەنداوەکە تاوا بێ. ئیشی تیاکرێ ئێستا ئەم بەنداوە ئیشی تیاکرێ بەڵام زۆر بە هێواشی و ئەم بەنداوە گرنگیەکی زۆری هەبوو بۆ ناحێکەمان بە تایبەت. ئەم بەنداوە توانای بەرهەمێنانی تاقی کارەبای 50 مێگاواتی هەیە ئەگەر تاوا بێت. بە سێم بەنداودانرێت لە هەرێمی کوردستانە لای دەربەنیخان و دوکان. بودجەیەکی زەبەلاحی بۆ تەرخان کراوە کە نزیکەی 240 ملیار دینارە و توانای گلدانەوەیکی ئاوی باشی هەیە ئەتوانێت بۆ ئاوی ژێرزەوی سفادەی لێ بکرێت، بۆ ئاودێری سفادەی لێ بکرێت، بۆ کشت و کاڵ سفادەی لێ بکرێت، بۆ سەرچاوەی ماسی ئسفادەی لێ بکرێت، بۆ گەشت و گوزاریش ئسفادەی لێ بکرێت. یەکێک لە سوودەکانی تریشی بەستنەوەی ناحەی باوەنور بوو بە ناحەی مەدان بەو بەرەوە کە ئەتوانرا لێەوە دەواازەیەکی سنووریش بێت لەگەڵ مەرجی تیلۆکۆمان هەیە لە سنووری ئێران لێەوە بۆ هاتوشۆی سفادەی لێ بکرێت. ئێستا ئیشی تیاکرێ بەڵام زۆر بە هێواشی ئیشەکانی ئەڕات زۆر باشە. وەگاماشم پێکرد پێشتر جەنابەت لە پرۆسەیەکی هەڵبژاردننی نێوخۆیی حیزبە لە بەرەوەی ئەم پۆستانە بە هەڵبژاردننی گشتی نییە بڵێ خۆم کاندیدەکەم چێ دەنگەیە بەەوە بەڵام کاتێک پۆستی بڵێن بەڕێوەرایەتی ناحەی باوەنور پێباز دەدرێتە لیستی خزمەت و لە لیستی خزمەت بەر کۆمەڵی ئیسلامیەکە بێگومان جەنابەت کەس یەکێ ویلەوانی کە لە نێوان چەند بەڕێزێکە خۆت کاندید کرد ببیتە بەڕێوەری ناحیە. دەپرسم دیدگات تێڕوانینت پلانت بەرنامەت چی بوو بۆی کە ئەگەر دەرچی چیەکەی بۆ ناحەی پێباز بە پێی ئۆزانیارێنی من وازەم جەنابە خۆشە خەڵکی هەرێتی. بەڵێ بەدڵنیایەوە من خۆم هەر لە ناحەی پێباز لێرە لەدایک بووم و ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوومان لێرە بەرنامەمان هەبوو بۆ ئەوەی کە ناحەکەمان ببوژێنینەوە لە زۆر ڕۆوە. یەکێک لەوانەی کەوا من لە بەرنامەما هەم بووە ئەگە قەیرانی دارایی ڕێگر نەبێت جێبەجێ بکەین بوونی سەوزایی. ئێمە لە سنووری ناحەکەمانە پێم وایە ڕێژەی سەوزایی زۆر زۆر کەمە. یەکێک لەوانە لە بەرنامەمانە هەبووە کە ڕێژەی سەوزایی لە سنووری ناحەکەمانە زیاد بکەین. یەکێکی تر لەوانە لە ڕووی گرنگیدان بە مناڵان و باخچەی ساوایان و پارک ئێمە لە ناحەکەمانە ئەم بوونی پارک باخچەی ساوایان ئەمانە زۆر کەمە. لە بەرناممانە بوو ئێمە بتوانین هەوڵ بدەین کە تەطویری بکەین پێشی بخەین بۆ ئەوەی مناڵەکانی ناحەکەمان ئیسفادەی لێ بکەن. و هەروەها وەکو لە پێشترە باسم کرد هێنانی فەرمانگەیەکی دادنووس لە باوەنورە زۆر زەرور بوو بۆ خەڵکی ناحەکەمان لە بەرناممانە هەبوو زۆر شتی تریش کە ئێمە ویستومانە جێبەجێ بکەین بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئیشەکان وەڕاشکاوی ئێستاگەر وەڵام بیتەوە ئێستاگە بینەرێک کە بە تایبەت خەڵکی ئەم ناوچێ بێت ئەم بەرنامەی ئێمە ببینێت دەپرسێت فعلەن کاک عەدنان بەهۆی بێدەسەڵاتی و لاوازی خۆیەتی ئەم نیشانەی بۆ نەکراوە یان فعلەن قەیرانی دارایی ڕێگر بووە. بەدڵنیاییەوە قەیرانی دارایی ڕێگر بووە. ئێمە وەکو باسم کرد لە بۆ گەیاندنی کارەبا بۆ سەنتەرێکی ڕۆشنبیری نزیکەی 10 جار ڕۆشتوونێتەوێت کە کولفەیەکی کەمتری ئەوێت. ئەگەر بزانین لە ڕووی داراییەوە توانا هەیە بۆ پێشخستنی ناحەکەمان بە تایید وەکو من لە سەرەتای دەست بەکاربوونیش ئەو تاکیدم لەوە کردوێتەوە کە ئێمە هەوڵ دەدەین بە شەو ڕۆژە خەینە سەرێک بۆی بتوانین خزمەتێکی زیاتری دانیشتوانی ناحەکەمان بکەین بەڵام بە تاکید قەیرانی دارایی ڕێگر بووە لە ڕێگەواندا. بەپی زانیاریەکانی من ئەو پارەی وەکو بودجە بۆ ناحیە لەلایەن حکوومەت و پارێزگا و سەرفەکرێت ڕێکی زۆر کەمە ینی من قایم قامێت و ناحەکانی تر گەڕام ئەو برایانی کە لەسەر پشکی کۆمەڵن ینی باز لەوە کرێت کەمتر لە ملیۆنێک دینارە بۆ ئیشوکار ڕایکردنی شوکارەکانتان. دەپرسم چۆن ئێوە دەتوانن بەو پارەکەمان ئیشوکاری ڕۆژانەی خۆتان مەسروفی سیارە مەسروفاتی فەرمانگەکان ناحیە هاتوچۆ چۆن ئەمە توانێت ئیشوکاری خۆتان ڕاپەڕێنن؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە پێشینەیەکمان هەیە وەکو پێشینەی ناحیە مانگانە لە ڕابردووە لە 100%ەکەی نزیکەی 2 ملیۆن دینار بووە لە ساڵانی ڕابردووە بەڵام بۆی قەیرانی داراییەوە ئێستا کەم کراوەتەوە بۆ لە 100 کە نزیکەی 600,000 دینارە. بە حەقەت ئەم 600,000 دینارە بەشی پێداویستیەکانی ناحیە ناکات لە بەرەوەی مەسروفی ئۆتۆمبیلی ناحێشی لەسرە کە مەسرفێکی زۆری هەیە و زۆر جار ئێمە
ئۆتۆمبیلەکانمان پەکی کەوتوە شوێنێکی شکاوە نەمانتوانیەوە بۆ پارەکەمە چارەسەری بکەین. هەر لە ئێمە ئۆتۆمبیلێک شمانەیە کە تایبەتە بە لیژنەی ئەمنی ناحیەکەمان لە ئێستادا زۆر کۆن بووە تای لە ژێران نەماوە، زۆر مەساریفی ئەوێ هەوڵمان بۆ داوە بۆ ئەوەی بتوانین ڕێژەیەک پارەی بۆ دابین بکرێت و چاک بگرێتەوە. سەروی خۆمانمان ئاگدار کردەوە هەتا ئێسش وەڵامی ئەوان بۆ ئێمە ئەوەیە کە پارەمان جگە لەو پارەی کە لە پارێزگای سلێمانیەوە وەکو نازانم نەسری ناوەنی من حید ناوەنی بۆ ناحیەکان هەیە، قایمقامێتی قەزای کەلار لە ڕووی مادیەوە هاوکاریتانەکات یان یان ئیدارەی گەرمان توانیوێتی شتێک لەسەر و ئەو هاوکاریەوە بکە؟ بەڵێ ئێمە هیچ من حەیەک وەکو ناحیە هیچ من حەیەکمان لەلایەن پارێزگای سلێمانیەوە نیە و بۆمان نەهاتۆلەوەتی ئێمە لەیرە دەست بەکار بووین. ئەو 600,000 دێ لەکوێوە دێ؟ لە ئیدارەی گەرمیان و لە کەلارەوەی لە قایمقامێتەوە. زۆر باشە. دەپرسم ناحیە بێگومان مادەم کۆمەڵک گوندی لەخۆ گرتووە و لەوە چێوەکو ئەو نەبێت کە تۆ قایمقامی قەزایەک بی یان قایمقامی قەزای مرکزی پارێزگایەک بیت، بێگومان لێرە ڕۆڵێکی عشایری دەورە بینێ و لێرە خەڵکێک خۆشی و ناخۆشی هەیە. تا چەند کاک عەدنان کەسێکی کۆمەڵایەتیە بەدەم خەم و ئازار و خۆشی و ناخۆشیەکانی دانیشتوانی ناحەکێتی هەم سنووری سنتەری ناحەکان هەم گوندەکان تا چەند کۆمەڵایەتیت بەدەمیانەوەی تێکەڵاوی لەگەڵیانە لە بۆ نەو مناسەبەکانیانە لە پرسەکانیانە تۆ بەشداریت؟ بەڵێ ئەوەنەی کە من ئاگادار بووم بە بابەتەکە بۆ لە هەبوونی پرسەیەک لە هەبوونی مناسەباتێکی خۆشی یان ناخۆشی لە سنووری ناحیە گوندەکانە ئەوەندەی ئاگادار بووبم توانیم و هەوڵم داوە توانیم و ڕۆیشتوم بەسرم کردوونەتەوە. بەڵام ڕەنگە حاڵەتیش هەبوو بێ ئێمە ئاگامان لێ نەبوو بێ لە سنووری گوندەکانە بە تایبەتی نەمانتوانی بێت بڕۆین. باشە، تا چەند بەهۆی ئامادە نەبوونی تۆ لێرە جا لە سەفەر و سیاحەت بوو بێتی، لە ئیشی کۆمەڵایەتی خۆت بوو بێتی، سوزانم لە کۆبوونەوەی حیزبی بوو بێتی، کاروباری هاوڵاتیان لەسەر ئەم مێزەی تۆ کەڵەکە بووە و بەهۆی واژوویەکی تۆ چەند ڕۆژێک دواکەوتۆ شتیوا ڕوویداوە لە ماوەی ئەم دەست بەکاربوونی تۆ؟ لە ماوەی دەست بەکاربوونی منە ئەوەی کە بەهۆی ئیشوکاری تایبەتەوە لە ناحیە نەبوو. هەڵبەت ئەوە ناکە تۆ بە ئیشوکاری ئێرە چویتەتە ئیدارەی گەرمیانیان چویتە قایمقامێت ئەوانەی کە بەهۆی شتی تایبەتی خۆتەوە بووە. بەڵێ مەبەستمەوە بوو ئەو ئیشوکاری تایبەت ئەوەی کە شخصی بێت بەهۆی ئیشوکاری خۆمەوە نهاتم بۆ دایرە تا ئێستا تەنها یەک ڕۆژ من لە ناحیە نەبوومش قایمقامێتم ئاگادار کردوێتەوە باری تەندروستیم تەواو نەبوو و نەهاتوم. ئەگینا ڕۆژەکانی تر ئەگەر لێرەش نەبووم یان لە قایمقامێت یان لە ئیدارەی گەرمیان یان فەرمانەکانی ترمان بەسەر کردوێتەوە و لە ئیشوکاری فەرمیا بووی. زۆر باشە. تا چەند عەدنان عەلی پێش ئەوەی ببێتە قایمقامی عەفو ببێتە بەڕێوەری ناحیەی پێباس لەگەڵ ئێستایا کە بوویتە بەڕێوەری ناحیە ئەو ئیمتیازانە چین کە بەهۆی ئەم پۆست و کورسی و پلۆپایەوە وەرەگرتووە پێشتر نەدبووە چینەوانانی بۆ نمونە هەم لە خان و هەم لە موچەی زۆر هەم لە پاسەوان لە ئۆتۆمبیل نازانم لە کۆمەڵەشت کە لای خەڵک فعلەن وایە کەسێک کە ئەبێتە بەرپرسێک ژیانی گۆڕێ ئایا لای تۆش وایە وەکو نوێنەرێکی کۆمەڵی ئیسلامی؟ ئەتوانین ئێمە بڵێن زەرمەند بووین لە ڕووی مادیەوە مستەفید نەبووین. ڕاستە ئێمە ئۆتۆمبیلێکی ناحێمان هەیە و ئۆتۆمبیلەمان پێیە وەکو هەموو مدیر ناحیەکانی تر بۆ ئیشوکار بەکارهێنین و لە ناحیەکەشمانە ئێمە تا ئەو کاتەش ئۆتۆمبیلە لە زیمەی توایە کە بەڕێوەری ناحێوی یا دوای ئەوژی خۆتە بەتاکی تاو کاتی کە ئێمە بەڕێوەبەری ناحێبین دوای ئێمە هەر کەسێکی درهاتەیرە ئێمە تەسلیمی ئیدارەی گەرمانەکەینەوە و ئەدرێت بەو کەسی کە لە دوای ئێمە دێت. لە ئێمە لە ناحیەی باوانووریش وەکو ناحیەکانی تر 20 یەکەی نیشتەجێ و خانووی بۆ دروست کراوە یەکەی نیشتەجێ بوون. یەکێک لەو خانوانە تایبەتە بە بەڕێوەبەری ناحیەوە و ئێستا خۆم لە ناو ئەو خانوایە ئاژیم و ئەتوانین بڵێن جیاوازی بینی ئەم فترەی کە من لێرە بووم و پێشووتر کە وەکو ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی دژتگەی سلێمانی کارم کردو سەر بە حکوومەتی ناوەندی بووە کە پاشەکەوتی موچە نایانگرێتەوە ئێمە لە ڕووی مادیەوە زەرمەند بووین نەک مستەفید بەڵام هەر پێ خۆشحاڵین کە ئێمە لە چیان مستەفید بوون؟ بەڵێ ینی ئەو بوارە چیەکە ئێوە تیای مستەفید بوون؟ ئەوە لە ڕووی مادیەوە فەرموود زەرەرم کردووە بەڵام لە چیان مستەفید بوون؟ لەوەی کە توانیتانە خزمەتی خەڵکەن؟ بەڵێ ئێمە معنەویەن مرتاحین مستەفیدین خۆشحاڵین کە ناحیەکە شارۆچکەیەکی خۆمانە
توانی بێتمان کۆمەڵی ئیشمان کرد بێت و توانی بێتمان خزمەتێ بکەین ئەوەیشی کە پێمان کراوە لەم فترەیە وجدانی خۆمانمان مرتاح کردووە ئەوەی لە توانای ئێمەوە بێ کردومانە ئەوەیشی کە تا ئێستا نەکراوە هەوڵمان بۆ داوە کە نەشکراوە سەبەبەکەی ئێمە نەبووین بەڵکو قەیرانی دارایی و سەبەبەکانی چێ دامەزراندووە لە خزم و کەسوکاری هەم خۆت هەم ئەندام و لایەنگر و دۆستی کۆمەڵی ئیسلامی وەکو پاداشتێک کە تۆ هاتوێتە سەر ئەم کورسیە چێت دامەزرانەوە؟ بەڵێ تا ئەم دەقیق قسەکەین هیچ کەسێک بەهۆی بنەوە لەم سنووری ناحەکەمە دانەمەزراوە. زۆر باشە. تا چەند پۆستەکەت تەرخان کردووە بۆ خزمەتکردن بە کۆمەڵی ئیسلامی یان بە جەماوەر و دانیشتوان و خەڵکی سنووری ناحەکەت کوامانت هەڵبژاردووە هاوڵاتیەک بێت بۆ کاروبارێک بۆ فەرمانگەکەی بۆ ناحەکەی جەنابتان ئەگەر کۆمەڵ بێ ئیشەکەی پێشەخەن لەبەرەوەی ئەم کۆمەڵە و پلەیەک لەسەر و خەڵکێکی ترێکە لایەنێکی سیاسی ترە یان نەخێر بە پێی یاسا و بە پێی ئەولەویات ئیش و کار بۆ هاوڵاتیان ڕایەکەن لێرە بەتایکی دێمە جیاوازیمان لە نێوان لایەنەکانان نەکردەوەکو پێشتر وتم لەلایەن خزم و کەسوکاری خۆمان و خەڵکێکی تر نەکردەوە بەتایکید ئێمە هەر کەسێک هاتبێت ئیشێکی هەبێت لە سنووری ناحەکەمانە بە گوندەکانیشەوە سەیری ڕەوایەتی و قانونی ئیشەکەیمان کردووە ئەگەر ڕەوا بوو بێ ئیشەکەی و یاسایی بوو بێت بۆمان جێبەجێ کردووە و ئەگەر ناقانونیش بێت ئەگەر چی کۆمەڵی ئیسلامیش بێت یاد خزم و کەسوکاری خۆم بێت ئێمە نەمان کردەوە من زۆر جار فەرمانگەکان بۆ نمونە پۆلیسی دارستانمان هەیە بۆ نمونە لیژنەی ئەمنی ناحێمان هەیە زۆر جار ئەمانە وتومە ئەگەر کەسێک مخالفەکان ناوەکەیم پێمەڵێن نەوەک خزمی من بێت نەوەک بڵێن کەسێک ئەو مخالفی کردووە بۆ ئەوەی قراری لەسەر بدەین ئێمە هەر کەسێک بێت ئەگەر کۆمەڵی ئیسلامی بێ یا هەر لایەنێکی تر بێ یا خزم و کەسوکاری لێرە لە کۆتایی بەرنامەکەشان بەڵام چەند پرسیارێک ماوە بە زەڕوو لەزان بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم لێرە دەوترێت ڕاو هەیە ڕاوی ئاژەڵی کێوی تا چەند ئێوە با بڵێن دەستکراون لەوەی کە ئەوە نەخوێننەوە ئەمە بەرپرسە ئەو فڵان لایەنە ئەو چێوەکەیە توانیتان لە سنووری ناحەکی خۆتان ئەگەر حاڵەتێکی وا هەبێت کۆنتترۆلی بکەن و دەستگیریان بکەن بەدڵنیایی ئێمە من لێپرسراوی پۆلیسی دارستانی باوانۆرم ڕاست پاردووە کە چاوپۆشی لە هیچ کەسێک نەکەن لە هیچ کەس و لایەنێک لە هیچ هاوڵاتیەک ئەگەر بەرپرس بیان هاوڵاتی ئاسایی بێت لە کاتی ڕاوکردنە ئیجراعاتی یاسایی خۆیان بکەن و بدرێتە دادگا بۆ ئەوەی سزای یاسایی خۆی وەربگرێت. بەڵێ بە حکومی ئێوە نزیکن لە سنووری نێوان هەرێمی کوردستان حکومەتی عێراقی فێدراڵ و ئەو بەتایبەت لە پارێزگای سەلاحەدین کە لە دوای کەلار ئێرە دێت تا چەند بەهۆی شەڕ و ناکۆکیەکانی ناو عێراقەوە و گروپە تائیفیەکان و ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە لێرە ئاوارە بوونی هەیە و ئەگەر بوونی هەیە کێشەی بۆ دروست کردوونیان نا بڵێ لە سەرەتای ئاوارەبوونی خەڵکانی یان دانیشتوانی ناوچەکانی ژێردەستی حکوومەت ڕێژەیەکی زۆر هاتوورەتە ناوچەی ئەمە بەڵام لە ئێستادا زۆر کەم بۆتەوە نزیکەی 20 تا 25 خێزان لە سنووری ناحەی پێبازە وەکو ئاوارە بوونیان هەیە. زۆر باشە من کات لەوە زیاتر دەرفەتم نایەت چەند پرسیارێکم وا بۆ بەڕاستی بەڵام یەک دوو دقەیەک فرسەتە هێڵمە بۆ جەنابێت شتێک من نەمپرسی بێت شتێک ویست بێتت بیڵی بەهۆی پرسیارێکی منەوە قەتع بوو بێت و دوا وتەی خۆت داواکاری خۆت قسەی خۆت بۆ خەڵکو و بۆ دانیشتوانی ناحەکەت بۆ فەرمانگەکان بۆ سەر و خۆت چییە؟ بەڵێ بەتایکی دەوەی کە لە بیرم چوو باسی بکەم ئێمە ساڵانێکی زۆرە پاڵاوگەی ئاوی باوەنورمان کە ئاوگەینێتە ماڵان نزیکە لە زێرابی ئاوی ماڵانەوە و تاوەکو فترێکی زۆری چارەسەر نەکراوە ئێمە لەم فترەی پێشووە توانیمانە کە سەرچاوی ئاوی پاڵاوگەکە دوور بخەینەوە لە شوێنێکی پاکترەوە لە ناوەڕاستی ڕووباری سیربانەوە دابین بکەین بۆ ئەوەی ئاوێکی شیاوتر و پاکتر بدەین بە هاوڵاتیانی ناحەکەمان و ئێمە من لێرەوە ڕووەکەینە ئەندەمی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی هەرچی پێیان ئەکرێت بتوانن بیکەن بۆ خستنەوە گەڕی بەنداوی باوەنور کە ئەبێتە هۆی بژانەوەی سنووری ناحەکە و ئیدارەی گەرمانیش بە شێوەیەکی گشتی
و ئێمە هەوڵ ئەدەین ئەوەی کە لەم ماوەی ڕابردووە نەمانتوانیوە بیکەین هەوڵی زیاتری بۆ بدەین بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە جێبەجێ بکەین و ئەوەی دەکەین قەیرانی داراییش باش بێ بۆ ئەوەی دەستکراوەتر بین لە جێبەجێکردنی پرۆژەکە. عەدنان عەلی محەممەد بەڕێوەبەری ناحی پێباس زۆر سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی بەرنامەی خزمەتتدایەوە ئێمەژی وای سەرکەوتن وەکاری باشتر جوانتر بۆ خۆت و بۆ ستافەکە دەخوازیین لێرە. دووارە سوپاس. زۆر سوپاس بۆ ئێوەش بەخێر بن سەرچاو. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەی خزمەت تا بێگەیشتنەوەمان لە ئەڵلقەیەکی نوێ و نوێنەرێکی دیکەی کۆمەڵی ئیسلامی لە خزمەت هاوڵاتیاندا هەموو لایەک بەخۆی گەورە ئەسپێرین کوردستان ئاودان و ئارام خواتان لەگەڵ.